لە دوای شکستی ڕیفرەندۆم و ئاڵۆزیەکانی 16 ئۆکتۆبەر کە وەک دەرەنجامی ڕیفرەندۆم کەوتنەوە و ناوچە جێناکۆکانیان دووچەری دۆخێکی نالەبار کرد. وەفدێکی تورکیا سەردانی کەرکووکی کردو بە نیەنی لەگەڵ پێکاتەکانی عەرەب و تورکمان لە پەرستگای کەرکووک کۆبوونەوە. هاتنی وەفدێکی مخابەراتی بۆ کەرکووک بۆ داڕشتنی پیلانە لە پیلانەکانی ترکەوە بەرامبەر بە کورد و بوونی کورد بەبێ پرسی ئێمە کە ئەندامانی ئەنجومەن بووینە و لەوێ بووینە تەنها تورکمان و عەرەب لەگەڵیا کۆبوونەتەوە بە یەکەوە و دوایش لەگەڵ عەرەبا کۆبوونەتەوە هاتوونە پێ پرۆسەی هەڵبژاردنە ئەیانەوێ تەجربەیەکیان هەیە شتێکیان هەیە کارێکیان هەیە کەوا مشکلەیەکی گەورە بخڵقێنن گروپ دروستکەن چەکداری دروستکەن ناو کەرکووکە لەگەڵ عەرەبەکانە کۆبوونەتەوە لەگەڵ تورکمانەکانە حەسەن تۆران هێناوێتی لە جەبهەی تورکمانی داواتن کۆمەڵە شتە ئەوەی بەرامبەر بە کورد پێش وەختکردیان ئێستا شەبەردەوامە بن هەتا بوونی کورد هەبێت لەم شارەوە بۆمان دەرکەوت وەفدێکی تورکیەوە هاتوون لە ڕێی عێراقەوە هاتوون ئێمە خۆمان ئەگەر داواشیان بکردە لەوانەیە خۆمان نەچوونایە بۆ ئەو دانیشتنە لەبەرەوەی ئێمە بۆمان زانی وەفدەکە عێراقیە بۆیە هەوڵی ئەوەماندا کە بیان بینین و زۆر محاولە کرا و دوایی کە تێگەشتین وەفد عێراقی نییە ئێمە زانیمان ئەجنداکە چییە بۆچی هاتوون. یەکێک لە مۆزوعەکان تورکمان پێشنیارێکیان کردووە کە لە کەرکووک قونسڵێتی تورکی بکرێتەوە ئەوان جوابێکی وازحیان پێ نەبووە بە ئاو بەنە دیارە قەیدە دراسەیە و هەوڵەدەن دراسی بکەن و اینجا وڵاممان بدەنەوە. ئێمە تەنها بیرکردنەوەکەمان لەوەیە کە کتلەی عەرەبی و کتلەی تورکمانی قایمەیەکیان بۆ دروستکەن و دابزن بۆ ئینتیخابات ئەگەر بەنجالی هاوپەیمانەتی بمێنێ و هاوپەیمانەتێکە ئەنجام بدەن ئەمە خۆی لە خۆیان ژاهەتی کووردە کە ئەداکرێت لە شاری کەرکووک کوردش بەڕاستی بێ ئاوڕێک لەم بارودۆخە بداتەوە ئێستا تحڕوکاتێک هەیە بۆ ئەوەی کە ئەم لایەنانە لە یەک نێزیک بکاتەوە و کوردش فرامۆش بکە. بە بڕای چاودێرێکی سیاسی ئەو سەردانی وەفدی تورکیا لە مانوساتەدا بۆ کەرکووک زیاتر لەوە کارێکی سیاسی هەیە و مەبەست دژایەتیکردنی کووردە. بەداخەوەی کە ئەمڕۆ لە پارێزگای کەرکووک ڕوویدا من پێم وایە ئەمە بۆعدی سیاسی قوڵی هەیەەوە ئەمە لە خۆڕا نەکراوە. ئەمڕۆ لە پارێزگای کەرکووک ئەوە پیشاندرا کە عقلێتی شۆڤینی عەرەبی تورکی لێرە زاڵە ئەو عقلێتە کەرکووک بەرەو ماڵوێرانی ئەباوە ئەو عقلێتە تا ئێستاش لە ناو بەشێکی عەرەبە شۆڤینیەکانە یاخود تورکە شۆڤینیەکانە ئەم عقلێتە زاڵە. ئێمە لە حکومڕانی کەرکووکە کەسمان تەهمیش نەکردوە کەسمان نەخستە لاوە بەڵام ئێستاکە وەفدێکی تورکیا دێ بە ئاشکرا نایەڵێ کوردەکان بەشداری کۆبنەوەکە بکەن عەرەب و تورکمان بانکاتە ژوورۆ بەشداریەکە من لێرە ئەو بەبیر کوردێنمەوە ئەو کوردانی کە تا دوێنێ پێرێ لەگەڵ تورکیا ئەتون وەکو خەتێکی استراتیجی تەعاملیان نەکرد و نەوتی کوردستانیان بە تورکیا فرۆش ئێستا چی ئەڵێن دوێنێ پێرێ لە باتی ئەوەی کە بێن هەماهنگ بن لەگەڵ خەڵکی کەرکووکە و کوردی کەرکووکە بایکۆت لە هەڵبژاردنەکانەکەن ئەمانە گشتی کۆمەڵێ موامەرەن بەداخەوە پێم خۆش نییە کورد لەسەر ئەم مەسلەیە پەلەچێش بێ بۆ ناو ئەم بابەتە بەڵام بەداخەوە کابینین جگە لەوەی لە ئێستای عێراقا فەوزایەکی قورس لە بەغدا هەیە مەشاکلی قورس هەیە ئەو مەشاکلانە سەبەر ئەنێردرێ بۆ محافەزەکانی کەی عێراق بەتایبەت لەسەر کەرکووک. دوا بە دوای شکستی ڕیفرەندۆم و ئاڵۆزیەکانی 16 ئۆکتۆبەر ئەمە یەکەمین سەردانی وەفدی نوێنەرایەتی وڵاتێکی قلیمیە بۆ کەرکووک کە سەردانەکە بە پشتیوانی بەرەی تورکمانی ئەنجام درراوە و بە سەردانێکی چاوەڕوان نەکراوە ژمار دەکرێت کە تەنها چاویان بە لیستی کوردی لە پەرستگای کەرکووک نەکەوتووە. دوور لە چاوی کامێراکان وەفدی وڵاتێکی قلیمی دێتە کەرکووک و لەگەڵ عەرەب و تورکمانی کەرکووک کۆ دەبێتەوە. ئەمەش لە کاتێکدایە دۆخی کەرکووک لە بەردەم پرسیاردایە و هەڵبژاردنیش لە دەرگای کەرکووک دەدات کە ئەمەش زیاتر لە ڕەهەندێکی سیاسی هەیە. عومەر غەریب، کورسات نیوز، کەرکووک.